سڵاو ئەزیزەکانم لە کەناڵی ئاسۆی زانکۆ لەگەڵتانین لە درێژەی ڤیدۆکانمان بۆ ئەم جارە باسی کۆلێژی پزیشکی دەرمانسازی بۆ ئەوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین لە چەند شوێنی هەرێمی کوردستانە لە چەند زانکۆیە هەمانە و کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی بە زانکۆڵاین و پارالێل لە هەر زانکۆیەک چەند بووە تاوەکو لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین سوودیان لێ ببینین. هەڵبەتە ئەم کۆنمرانەی ئێمە بۆ ئەوەی خۆشەویستی باسەکەین بریتیە لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بۆ ساڵی خوێندنی 2022-2023 تاوەکو وەکو بناغە و وەکو بەرچاو ڕوونیەک بەکاری بێنین لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکانی زانکۆڵاینمان بۆ ئەم ساڵی خوێندنی 2023-2024 ئێوەش لەگەڵمان بن بۆ بینینی ڤیدۆکەمان تا کۆتایی لەگەڵمان بن. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە باسوود لە کەناڵەکەمان ببینن بە هیوای سەرکەوتنتان.